یەکیتیە خوندەوان و جوانی دیموکراتی کوردستانی ڕۆژاوا خۆلەکە فوتبۆلێ پێکتینی ji seh tîmî û di berdewamiya 8 rojan de ji 6 mehê ta 13 hêvêna dibin dirûşma Şingal Kurdistana û bi hêlkefta şehîdbûna li heng Pêşmerge Murad ê ku canê xwe terxan kirî bo xaka Kurdistana pîroz di Singera Şir de li Şingalê ev xola bi nav hate destnîşankirin. وەک ئارکێکی خوا یەک پرۆگرام و پەیرەوەیمە ئەنو ئەمکارە بن پێتویە جوانە وەک وەرزشی وەکەون دزانن ئەنو تشتێکی وەکە بێگەلکی گرنگە ژیانە خۆرتا دژواکە کوردیدا ji bo wî me xwest em bi navê qehremaniya bi navê Şehîd Murad ê goberî demekê di parastina herêma xaka Kurdistanê de şehîd bûbû. ji bo doza xwe xwedê tim kuştin kurê mîtanim xwedî binyadim تحية إلى شهداء ثورة أيلول تحية إلى روح الشهيد مراد وجميع شهداء الحرية تحية إلى الفرق المشاركة تحية إلى اتحاد الطلبة والشباب الديمقراطي الكردستاني روجافا تحية إلى أرض الأبطال كفريدنا نافي مالباتا شهيد مراد ام سپاسیا حاضر بووناوە و پەشداریاوە ئەم دکن سپاسیا گوندێ کەڤرێدەنا گوندێ شەهید نسرەدین بابێ عەلا دکن هەر و هەر خواست کار و بەرەڤانی و خەباتێ ژبەر خاکە وڵاتێ خۆدە بکێ ژبەر ولۆ ئەرزێدەی 3 ساڵە تەبلی هێزێ پێشمەرگێ کوردستانê bûn û berevانî û kar û xebatawî berdewam bû heta roja 21 heyva çûyî şehîd ket Sengera Mosilê em xwînawî dîsa li we teva pîroz dikin xwînawî taybet Serokê Kurdistanê Serok Mesûd Barzanî em pîroz dikin. Ez bi xêrhatina çi kesê golvêdê amade bûwa ciwanê Kurd, xortê Kurd, xwendevanê Kurd, talebê Kurd ستارا کچکا ستاری یه گوهاتن ویدی حاضر بونا کسی سر بخوا دکتورا چه کسی گل ویدی حمد حاضر بوی از بخیر هات نواد کم از بیجم از مبارک و چه بوی لگنده کفریدنا گنده باوی علا از بخیر هاتنا من بالباطا باوی علا اشتکم اجرت بیجم ام سرکتن ان شاء الله یا مایا از بخیر هاتنا چه کسی گل ویدی آمده بوا از بخیر هات نواد کم از بیجم اف مبارک و چه بوی بناوی شهید تیرج یه ناوی مراد از بیجم سرخبون یا مایا سرکتن یا مایا بجی سروک مسعود برزانی بجی کرد و کردستان بجی پیشمرگه دیاری بو مالباتا شهید مراد برهم براسید اف سرکفتنا ما ان شاء الله سرکفتنا پیشمرگه کردستان باشور به سرکفتنا هر چهار پارچه کردستان به از وی سرکفتنانی دیاری که ما بو حوالی خوا تیم اگرکیت جویر و دیاری بو سروک مسعود سروک برزانی سپاسیا و حموات کم وێرەوشە ئاوارتا کو درۆژاوای کوردستانی دەک و خەڵکی وێناتێ دەدیژین یەکیتیە خوندەوان و جوانی دیموکراتی کوردستانی ڕۆژئاوا تێکەس دکن و ژیان تێدا بەردەوامە ئەف خۆلا و هاتی دانین ئافەت بۆلێ لە گوندێ کەڤرێ دەنا بناوێ پەکڕەوان مراد بەهرەم یەک و کەسێک و ژیانە خۆتەرخان کردی بۆ خاکە کوردستانی دە سنگەرا شەردا لە شنگالێ بەرزان حسێن تلڤیزیۆنە ئارک کەڤرێ دەنا